morning, student. Today, you know we have a special celebration. Today, it's a Kurdish flag day. Auro, Roji Alay Kurdistana, Roji Ki Piroza, Peviste Lesser Hamuman, Wek Haun Ishtimani Kurdistan, Hamuman Wek Netaway Kurd, Rezla Ala Kaman Begrin. بپیروز بین الخینی پیوسته لسر همومان شانازی با آلا کمانەوە بکەین ڕۆژی هەفتەی کانونی یەکەم لەلایەن پەرلەمانی کوردستانەوە وەک ڕۆژی ئاڵا دەستنیشان کراوە لەبەرەوەی لەو ڕۆژەدا بۆ یەکەم جار لە ساڵی 1945 لە کۆماری مهاباد ئاڵای کوردستان لەسەر دام و دەستگا حکوومیەکان بەرزکرایەوە بەیەکەوە هەمووتان وەک ڕێزێک دەست بخەنە سەر سنگتان بەیەکەوە لەگەڵی بڵێنەوە تکایە نەتەوە لەسەر زەمین دەژین ئەوەندە ئاڵایە هەیە باشە منداڵەکان هەر هەموو نەتەوەیەکیش شانازی بە ئاڵای خۆی دەکات ئەمە دەبی شانازی بەوەی بکەین کە کوردین شانازی بەوە بکەین کە ئاڵایەکمان هەیە زۆریشمان خۆش دەوێت شیرینە بۆچی
سمگانم من تم نبی آوارو پریشانم نوری چاوانم دایک